یارەکانی قۆناغی دومی خولی نابی بالەی یانەکانی عراقیش و لا ڕۆژی حوتەمون کۆتایی یارەکانی شاری هەولێر هۆڵی فرانسۆریری سیاری ئەنجامدرا. دیاری یەکەم یانەی شۆرتا بە ئەنجامی سێ جێمی بێوەڵام سەرکەوتنی باسەریانەی ئاراراتدا تۆمار کردو بە کۆکردنەوەی 35 خاڵ خۆی گیاندا قۆناغی کۆتایی کە شۆرتا لە کۆی دوانزایری ئەنجامیدا لە هەولێر و سلێمانی تەنها تاکە خاڵێکی لەدەستدا ئەویش دژیانەی هەولێر بوو. یاری دومیش پێشمەرگەی سلێمانی بەلەد بێگەشتن و پێشمەرگەی سلێمانی بە سێ جێم بەرامبەر بە جێمەک سەرکەوتنی تۆمار کردو بە کۆکردنەوەی 25 خاڵ و با پلەی سێم خۆی گیاندا قۆناغی کۆتایی کە لە دوایریش هەولێر ڕوبەڕووی قەرەقۆش بوو و هەولێر لە وارێ ئەنجامی سێ جێم بەرامبەر دوو جێم براوە بوو. هەر بۆیە هەولێر با 26 خاڵ و بە پلەی دووەم خۆی گیاندا قۆناغی کۆتایی. هەرچەندە قەرەقۆش توانی 7 خاڵ کۆ بکاتەوە بەڵام بە جیاوازی جێم نەیتوانی بگاتە قۆناغی کۆتایی لە بەرامبەردا حەبانیە بامان ڕێژەی خاڵ و با پلەی چوارەم گەیشتە قۆناغی کۆتایی. ئێمە ئەمڕۆ ئاخر یاری تەجەمەعی دۆممان کرد پشت بەخوا سەرکەوتنمان بەدەستێ ناتوانیمان سێ بەیەک لەیانەی بەلەد بەرینەوە. ئەمیش ئێمە هەر پێش یاری بەلەدیش سەرکەوتنمان بۆ قۆناغی نوخبە مسۆگەر کردبوو. دیارە ئێمە لێرەکە نەمانتوانیەوە مەسەلەن واجهەیەکی جوان پێشانی جمهورەکەمان بدەین ئەوە ناگەینە کە ئێمە فەریقێک نین. ئینشەڵڵا ئێمە لە نوخبە فەریقێکی زۆر باشتر و بەهێزتر دەرەکەوین. لەبەرەوەی ئێمە هەر ڕۆژانە مەسەلەن حەوت یاریمان لەسەریە کردو هەموو ڕۆژە یاری ئەمەش وا کاتۆ نەتوانی ینی بە جوانی ئەدای فەریقەکەی دەرخەی، بەڵام ئینشەڵڵا ئێمە لە نوخبە بە شێوەیەکی تر دەرەکەوین.